السلام عليكم. توني قولي خير باش مساكم سلامة أحوالك تدرسي باشا صفاتك ماما سلامة يا رب. كيش مانكم؟ زور صفاس ايوه تشونك صفاتك سلامة بيا خو يقابل ما يحولي راجل والله ماشي الحمد لله سلتين والله والله معي نسوتين بخوة سڵاوی خۆتان لێبێ وەکو زانین کۆمەڵی دادگەری یەکێکە لەو لایەنە سیاسیانی کە مێژوویەکی دێرینی هەیە یەکێکە لەو لایەنانی کە دەنگی و ڕەنگی خۆی هەبوو هەر لە کۆنەوە چەندین سەرکردە و چەندین ڕابەری و چەندین پێشەوای هەبووە کە کەسایەتی دیار بوون و ڕۆڵیان هەبووە لەناو کۆمەلگای کوردیدا و ئەم جارە دەیەوێت بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان وەک هەمیشە بەردەوام بێت لە کار و خزمەتەکانی بە خەڵکی کوردستان لە ڕێگەی ئەو کاندیدانەوەی کە بربژێری کردوون یەکێکش لەو خانمە کاندیدانەی کە بربژێرە بۆ پەرلەمانی کوردستان دەوێت درێژە بۆ کاروانە بدات و ئەگەر متمانی خەڵک بەدەست بهێنێ لە پەرلەماندا ڕۆڵی خۆی ببینێ خاتوقمبریا شێخ محەممەد بەرزنجیە خاتوقمبریا سڵاوت لێوێ خۆشحاڵ بووم ئێمە ڕۆ هاتوینەتە هەولێر بەڕێزیشتان کاندیدن لەسەر بازنەی هەولێر و پارێزگای هەولێرە خۆناساندێ بکەینەوە بۆ قمریەخان و لەگەڵیشە کاندیدی ژمارە چەنیت بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەخێراتنتانەکەم بەخێراتنتانەکەم بۆ شاری هەولێر قەڵاو شاری قەڵاو منارە بەخێراتنتانەکەم بۆ ماڵی قمریە شێخ محەممەد بەرزنجی کچی پێشەوای کۆچکردی کۆمەڵی دادگەری کوردستان من کاندیدی ژمارە سێم لەسەر لیستی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هیوایی بتوانین دادگەری و چاکە و چاکەکاری بچەسپێنین لە هەرێمی کوردستان. قمریخان خۆناساندێ بکەی بۆی کە قمریخان لەکوێ لەدایک بووە پیشەی چییە کاروبارەکانی چی؟ بەڵێ ئەگەر بمێ قمریە شێخ محەممەد بناسیێنم پێویستە لە پێشاش شێخ محەممەد بەرزنجی بە یادی هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان و خەڵکی ئیسلام دۆست و سەررجەم خەڵک بهێنمەوە ئەو پێشەوە کۆچ کردووەی کە نیو سەدە تەمەنی بۆ خزمەتی دین خزمەتی ئیسلام خزمەتی ڕابوونی ئیسلامی کوردستان تەرخان کرد و لە تەمەنیدا یەکەم کەس بوو کە بیری لە دروستکردنی حیزبێکی ئیسلامی چەکدار کردەوە بۆ خزمەتی کۆمەڵگەی کوردی بۆ ڕوبەڕووبوونەوەی ستەم گەندەڵی دژی ناحەقی و ئەو ستەمەی کە لە گەلی کوردستان ئەکرا. من خاوەنی بڕوانامەی ماستەرم ماستەر لە ئەدەبی بەراوردی کوردی و خاوەنی بڕوانامەی ماستەرم لە زانستی سیاسی پەیوەندی نێودەوڵەتی و 41 ساڵی تەمەنم لە خزمەتی ئەو ڕابوونی ئیسلامیەدا بووم چوەکو کاری حیزبی چوەکو کاری ڕێکخراوەیی و هاوشان لەگەڵ کاری حیزبی و ڕێکخراوەی کاری پەروەردەییشم کردووە و کاری خێرخوازیشم کردووە بۆیە هیوادارم جەماوەری کوردستان خەڵکی کوردستان ئێمە بناستنەوە بەکارە پەروەردەییەکانمان بەکارە خێرخوازیەکانمان بەو خزمەتەی کە هەمان بووە داکۆکی کارێکی سەرسەخت بووین لە مافی ڕەوای ئافرەتان لەسەر بنەمای شەرع و کەسێک بووین کە ئاڵای دژایەتیکردنی جێندەر هاوڕەگەزخوازیمان بەرز کردوێتەوە ئێمە ئەمانەوێ کۆمەڵگەی کوردی ناسنامەی ئیسلامیەتی لەسەر جەمجومگەکانیان دەرکەوێ و بەدیار بکەوێ لە گرنگترین پەیامەکانی ئیسلام دادگەریە کە پێویستە لە کوردستاندا هەبێت و هەر یەک لە تاکەکانی کۆمەڵگە مافی خۆیان بەدەست بێنن بۆیە قمریە شێخ محەممەد بەرزنجی هەر وەکو ساڵی هەشتاکان ئێمە لە سەنگەرین بۆ پاراستنی بەهاباڵەکانی کۆمەڵگەی کوردەواری بۆ دژایەتیکردنی ستەم و گەندەڵی بۆ دژایەتیکردنی ناحەقی. قمریە خان باسێک لە خێزانە کەس بکەی چەند منداڵت هەیە؟ بەڵێ من خۆم کچی دووەمی بنەماڵەکەم بووم کچی ینی مناڵی دووەمی بنەماڵەکەم بووم کچی ماڵسە شێخ محەممەدی بەرزنجی خۆشم هاوسەرگیریم کردووە ئەتوانم بڵێم تقریبان لە ساڵی 92ەوە هاوسەرگیریمان کردو خاوەنی 6 منداڵین سوپاس بۆ خوای پەروەردگار کە منداڵ یەکێکە لە نیعمەتە گەورەکانی خوای پەروەردگار و بەردەوام شکری خوا دەکەین بۆ منداڵانی کە خوای گەورە پێی بەخشیوین
و سپاس بۆخوا ئێستا تەنها مناڵی بچووکمان لە قۆناغی قوتابخانەیان ماوە هەمویان گەورە بوون و لە قۆناغی سانکۆیان و دوانیان قۆناغی زانکۆیان تەواو کردووە پزیشکن سیانەکەی تریشمان بەڕێوەن کە ئەویش ئەوانی شەروەکو پزیشک پێشکەشی کۆمەڵگەیان بکەین واتە خانەوادێکی پزیشکین خانەوادەیەکی پزیشکینە سپاس بخوا بە هێوەی سەرکەوتن بۆیان باسێک لەوە بکەین کە ئێوە کە پەیوەندیتان کرۆ بە کاری حیزبی و بە کاری ئیسلامیەوە ئایا بەهۆی خانەوادەکەتانەوە بوو واتە ژیانی مامۆستا محەممەد شێخ محەممەد بەرزنجی کە پێشەوایەکی کۆمەڵی ئیسلامی بوو ئەو چ ڕۆڵێکی هەبوو لەوەی کە ئێوە هاندەر بێ ئەمە بۆتان خۆتان کاندید بکەن و بتانێت خزمەتێ بکەن وەگەر یادگارێکی خۆشی شەهەیە لەگەڵ مامۆستایە بە کورتی بۆمان باس بکەیت. وڵی لە ڕاستیە ئێمە هەر لە بناغەوە ئێمە لە ژینگەیەکی سیاسیە هاتوینەتەوە یعنی لەدایک بووین و هاتوینەتە ناو کایەکەوە قسەیەکی جەناوی باوکم هەیە بە ڕەحمەت بێ کە دەیفەرموو کۆمەڵی دادگەریم خۆشەوێ لەبەرەوەی لە ماڵەکەی منە لەدایک بوو لەبەرەوە ئێمە خوێنمان تێکەڵ بۆ لەگەڵ کۆمەڵی دادگەریە کۆمەڵی دادگەری هێڵی سوورە بۆ ئێمە بۆیە ئێمە هەر بەو شێوازە کە هێنامان بە دڵنیایی لەگەڵ یا گەورە بووین لەگەڵ یا گەشەمان کرد لە هەموو قۆناغەکانە لە ئێمەش بەشێک بووین لە کۆمەڵی دادگەری لە هەموو ئەو خۆشی و ناخۆشیانەی کە بەسەر کۆمەڵی دادگەریە هاتووە ئێمەش لەگەڵیا بووین و یادگاری خۆشم لەگەڵ جەنابی باوکمە هەر ئەوەیە کە خۆمان لەو سەنگەرەیە ئەبینینەوە کە جەنابی باوکم بناغەکەی دانا و تا کۆچی دوایی کرد هەر لەو سەنگەرەیە مایەوە بۆ دژایەتی کردنی ستەم بۆ دژایەتی کردی گەندەڵی و من پەیمانم داوە بەخۆی پەروەردگار کە ڕێگەکەی بەرنەدەم چونکە ڕێگە ئەو ڕێگەی کە ئەو دایناوە دیارە ڕێگەی ئینشاءڵڵا پێغەمبەران و پیاوچاکانە و ئەو ڕێگەیە کە ئەتوانێت خزمەت بە دین و ژینی گەلەکەی و کۆمەڵگەکەی و سەرجەم جەماوە بکەن. سپاسەکەم قمریاخان بێکەوە سەرێک بین لە کاری حیزبی و هەندێک باس و خواسی تر بێکەوە بکەین. بەڵێ لە خزمەتتان بەخێر بێن. قمریاخان ناکرێ باس لە ڕۆڵی ڕخراوی خوشکان نەکەن لەناو هەموو ڕخراوانەی کە هەبووە چونکە ڕخراوێکی دیارە و چەندین ساڵ ئازمونیان هەیە بەڕێزیشتان لەو ڕخراوە زۆر کارتان کردووە لە ماوەی پێشودا چەندین کار و چالاکیتان ئەنجام داوە و سکرتێری ڕخراویشن باسێک لەو ئەزمونە بکەیت مادەم لێرەین و لە ڕخراوین. بەڵێ لەگەڵ سەرهەڵدانی کاری خەباتی مەدەنی لە کوردستان ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانیش یەکێکە لەو ڕێکخراوانەی لە ڕیزی پێشەوەی ئەو ڕێکخراوانەیە بۆ ئەوەی داکۆکی لە مافی ڕەوای ئافرەتان بکات لەسەر بنەمای شەریعەتی ئیسلام. بەڵێ وەکو خۆتان کە ئافرەتێک بوون زۆر بەشداری کۆنفرانس و ئەو چالاکیانەتان کرۆ کە لە دەرەوەی کوردستانیش بۆ ئافرەتان بەڕێوە چووە ئەم ئەزمونە تا چەندێک گرنگ بوو کە بیگوازیتەوە بۆ ڕێکخراوی خوشکان واتە ڕێکخراوی خوشکان لەسەر چ بەرنامەیەک کارەکات؟ وەکە بینن قەزیە ئافرەت قەزیەکی جیهانیە ئێمە وەکو ڕێکخراوی خوشکان بەشێکین لەو قەزیەیە بۆیە ئێمە بەردەوام چ لەسەر ئاستی ناوخۆ چ لەسەر ئاستی دەرەوە هەر کاتێک قەزیەکی ئافرەت هاتووە بابەتێک بووە کۆنفرانس ئێمە بەشدار بووین و قسەی خۆمان هەبووە وەکو ڕێکخراوێکی ئیسلامی وەکو کەسایەتێکی ئیسلام بۆ داکۆکیکردن لە مافی ڕەوای ئافرەتان و خستنەڕووی کێشە و ئاریشەکانی ئافرەتان لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی دەرەوە. قمریاخان لە ڕێکخراوە ئەزمونێکت هەیە لە کاری حیزبی و لە مامۆستاشن خۆتان لە کای پەروەردەیە هەموو ئەمانە یەکی چەند ساڵ ئەزمونت هەیەیانە؟ بەڵێ ئەتوانم بڵێم قمریە بەرزنجی لە تەمەنی 12 ساڵیەوە لە خزمەتی کاری ڕێکخراوی و کاری پەروەردەییە. لە 18 ساڵیەوە چوومەتە سێکتەری پەروەردە وەکو مامۆستاکارم کردو مامۆستا بووم دوایش قۆناغەکانی تری خوێندنیشم تەواو کردو هەر بەردەوام بووم توانیومە تەوزیفێک لە بینی کاری ڕێکخراوەیی و کاری پەروەردەیی دروست بکەم چونکە لە هەر یەک لە سێکتەرەکانە ئامانجی ئێمە پەروەردەیەکی ڕەسەن پێگەیاندنێکی ڕەسەن و گەیاندنی مرۆڤە بەتایبەت ئافرەت بە لووتکەی بەختەوەری دنیا و بەختەوەری قیامەت.
ئەو پرسیارە بکەم چ ڕێگریەک هەیە بۆ ئافرەتێک بۆ ئەوی کە لە کای سیاسیە کار بکات و لە ناوەندەکانی بڕیاردانا بێ بە تایبەتیش ئێمە بینین ڕێژەی ئافرەتان هەمیشە کەمترن. وەکە بینین کۆمەڵگەی کوردەواری کۆمەڵگەیەک بووە کە جیاوازیەک کراوە لە بینی ئافرەت و پیاوە لە بینی کوڕ و کچە، بەڵام سوپاس بە خوای پەروەردگار بە هەوڵ و تێکۆشان و ماندووبوونی ئافرەتان بە تایبەت ئەندامانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەو دیاردەیە بەرەو کەمبوون بووە، بەڵام ئێستا ڕێگری هەیە ئەوانەی کە هەڵگری بەرنامە و پەیامی ئیسلامن زیاتر ڕێیان بۆ خۆش کراوە، بەڵام ئەوانەی کە ئەجێندای دەرەکی ئەهێنن و کار بۆ ئەجندای دەرەکیەکەن ئەمانە لەگەڵ کۆمەڵگەی ئێمەیە یەک ناگرێتەوە، هەوڵەکانیان زۆرن، پشتیوانیان هەیە، دەسەڵات هەیە، بۆیە کار لەسەر بەلاڕێدابردنی ئافرەت و کچ ئەکەن، ئەمە کۆمەڵگە قبوڵیان ناکە. بۆیە زۆر جار ئەبینین خەڵک شەکوای هەیە لە ڕێکخراوەکانی ئافرەتان، کاڵێن ڕێکخراوەکان ناوێکی ناشرین بوونەتە بڵین پەڵەیەک بۆ کاروباری ڕێکخراوەیی. بۆیە ئافرەت ئەگەر ئێستا بیاوێت لەسەر جەمبوارەکانە ڕێگەی بۆ ئەخرەخسێت، ئەتوانێت کار بکات لەگەڵ ئەو ڕێگریانەش کە هەیە کە ئێستا بەرەو کەمبوونەوە چوون. بە کورتی ئەو پرسیارە بکەم کە فراکسیۆنی کۆمەڵ لە پێشوودا توانیوێتی متمانی خەڵک بەدەست بهێنێ و کاندیدانی خانم ئەمجار ئەتوان لە پەرلەماندا ئەگەر متمانی خەڵکیان بەدەستهێنا ڕۆڵی خۆیان ببینن. کۆمەڵی دادگەری کوردستان لەسەر ئەرکی لەسەر ئاستی حیزب لە دوو کۆنگرەیە ئافرەتانی بە دەنگی خۆی چوونە ئەنجومەنی سەرکردایەتی و نوێنەرانی کۆمەڵی دادگەری بە تایبەت ئافرەتان توانیویانە جێگە دەستیان دیار بێ و نمونەیەکی جوان پێشکەش بکەن، ئەوە تا حتا حیزب ئەلمانیەکان خۆیان ئیعتراف بە نوێنەرایەتی ڕاستەقینەی ئافرەتانی کۆمەڵی دادگەریەکەن لە پەرلەمانی کوردستان. سپاس دەکەین قمریا خان. ئێمە شوێنی کاری ڕێکخراوەییتمان بینی، پێچۆن ئەگەر بچین بەرەو کاری سیاسی و لێ هەندێک باس لە پرۆژە و کارکەی پەرلەمان. فەرموو لە خزمەتتانە بە خێراتن. قمریا خان، ئێمە هاتوونەتە مەڵبەندی کۆمەڵی دادگەری بۆ پێی کە بەڕێستان ئەندامی سەرکردایەتی لەو حیزبەدا. ئەمێ پرسیاری ئەوە بکەم، ئێوەکو کاندیدێکە خۆتان بربژێر کردووە، کاندیدی ژمارەسێن لەسەر لیستی 147 چێ کار و بەرنامە پرۆژێکتان هەیە بۆ داهاتوو ئینشاڵڵا گەر متمانی خەڵکتان بەدەستێنە؟ بەڵێ، کۆمەڵی دادگەری کوردستان خاوەنی بەرنامەیەکی چڕوپڕە بۆ کاری 4 ساڵی داهاتووی پەرلەمانی کوردستان، وەکو ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان جەخت لەوە دەکەمەوە کە ئەو بەرنامەی کۆمەڵی دادگەری کوردستان، چونکە قەناعەتم هەیە باشترین بەرنامەیە بۆ خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان جێبەجێ بکەم کە خۆی لە حەو بڕگە و بابەتە بینێتەوە. ئەوەی کە لای من ئەمەوێت ئیشی لەسەر بکەم پارێزگاریکردن لە ناسنامی موسڵمانیەتی گەلی کوردستان کە بنەمایەکی گشتیە لای کۆمەڵی دادگەری کوردستان، پاراستنی بەها باڵاکانی کۆمەڵگەی کوردەواری و دژایەتیکردنی هەموو ئەو ڕێگریکردن لە هەموو ئەو یاسایانەی کە دەرئەچێت ناکۆکە لەگەڵ بەها باڵاکانی کۆمەڵگەی کوردەواری و ناکۆکە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام و سەرچاوەکانی ئاینی پیرۆزی ئیسلام، بە یاساییکردنی داهات بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان، خێزانە هەژارەکان، مناڵانی بێسەرپەرشت لە چوارچێوەی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی و دەرکردنی بیمەی تەندروستی و بیمەی کۆمەڵایەتی بۆ ژنانی ماڵە و ژنانی کەم دەرامەت و برەودان بە قەرزی بچووک بۆ گەنجان و ڕێگریکردن لە کۆچی گەنجان و دۆزینەوەی هەلی کارە بۆ گەنجان و دەرچوانی زانکۆ پەیمانگاکان پێویستە بە مافی ڕەوای خۆیان بگەن کە چ لە کەرتی تایبەت چ لە کەرتی حکومی هەلی کاریان بۆ دابین بکرێ و ئێمە هەوڵە دەین ئەوەی کە لە توانامانە هەیە کار بکەین بۆ پارێزگاریکردن و خۆشگوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان. من حکمەوەی کە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستانم جەختەکەمەوە لە جێبەجێکردنی بەرنامەکەی کۆمەڵی دادگەری کوردستان کە دایناوە بۆ خولی داهاتووی پەرلەمانی کوردستان. وەک خۆتان هیچ پلانێکی ترتان هەیە جیاواز لەوەی کە لە حیزبە کاری لەسەرکرێت؟ بە حکومی ئەوەی 41 ساڵە خزمەتم هەیە لە بواری پەروەردە و بانگەواز و پێگەیاندن، جەخت لەوە دەکەمەوە کە سیستەمێکی یاسایەکی چاک بە پەروەردە دەربکرێت
و خاڵێکی تر ئێمە وەکو ئەوەی کە من سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانم و بەردەوام لەو سەنگەرەدا کارم کردووە پاراستنی بە هاوباڵەکانی کۆمەڵگەی کوردەواری پەروەردەیەکی ڕەسەن و پاراستنی خێزان و پەرەپێدانی تواناکانی ئافرەتان لەو بوارانەی کە ئەزانی توانایان هەیە یەکێکی ترە لە ئامانجەکانی کاری من. خاڵێکی تر ئێمە لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ڕێکخراوی خێرخوازیمان هەیە کە خزمەت بە مناڵانی هەژار و بێباوک دەکات. من ئەم پرۆژەیە ئەم ئەزمونە بگوازمەوە بۆ پەرلەمان و لەوێ بە یاسایی ماف و شایستەکانی منداڵانی بێباوک و ژنان لەوێ دابین بکەم، یعنی بە یاسایی ئیشی لەسەر بکەم. ئێوە لەسەر بازنەی پارێزگای هەولێر کاندیدن. لە کۆتاییەوە پرسیارە بکەم کە چ شتێک هەیە بۆ پارێزگای هەولێر ئێوە بتانەوێ زیاتر کاری لەسەر بکەن بۆ پیکەن نوێنەرایەتی ئەو بازنەیەکەن و لە هەمان کاتیشدا پەیامەت چێ بۆ دەنگدەران لە کۆتاییدا؟ بەڵێ، پارێزگای هەولێر کۆمەڵێک کێشەی خزمەتگوزاری گەورەی هەیە. یەکێک لە کێشە هەرە سەرەکیەکان کە ئێستا ڕووی لە پارێزگای هەولێر کردووە پیسبوونی ژینگەی پارێزگای هەولێرە کە بەهۆی پاڵاوگەنە یاساییەکانەوەیە و بەهۆی مۆلیدەکانەوەی کە 6,000 مۆلیدە لە پارێزگای هەولێرە ئیشەکە بەهۆی ئەوەی کە ئەو حکوومەتە دوای 32 ساڵ حکومڕانی نەیتوانیوە خزمەتگوزارە سەرەتاییەکان کە دابینکردنی ئاو کارەبایە دابینی بکات بۆ دانیشتوانی پارێزگای هەولێر. کێشی کەم ئاویمان هەیە لە هەرێمی کوردستان. کێشەیەکی تر کە هەمانە لە کە باز لە ژینگەی هەولێرەکەین ئاوەڕۆمان نییە، ئاوەڕۆ نییە لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر هەرچی ئاوی پیسە لە بەردەم ماڵەکانایە کە ئەمە خۆی جارێکی تر گرفتە بۆ ئافرەتان. من وەکو باڵێ سەرەتاییتر خزمەتگوزاریە ئەو ئافرەتانەی ڕۆژانە کە دێن ئەبێ ئەو میکرۆبە هەڵبژن، یعنی ئەو میکرۆبی کە لە بەردەمی ماڵەکانیانایە کەواتە ئەبێ ئێمە ئەرکی سەرەکیمان ئەوە بێت کە ژینگەی هەولێر پاک بکرێتەوە چ لە ئاسمان چ لە زەوی. ئەمە خاڵێکی سەرەکیە و خاڵێکی تر کە ئێمە بۆ هەولێری یعنی سێر ئەەکەین هەولێر خاوەنی بنەمای ئیسلام و شریعەتی ئیسلام و پەیڕەوی شریعەتی ئیسلامەکە کەچی سیرەکەین لە کوچە و کۆڵانەکانی هەرێمی هەولێرە چیمان هەیە کافتریامان هەیە. ئەم کافتریایانە گەنجەکانمانی مەشغوڵ کردووە بە فێری نێرگە لە خواردنبوون، فێری قومارکردن کۆبەڵێشت کە ئەمەش دیسان زەرەرەدا لە گەنجەکانی هەولێر. خاڵێکی تر لە هەولێر یانە شەوانەکان زۆر بوون کەواتە ئەرکی ئێمەیە بە یاسا ئەم شەوانانە دابخین. پاشان لە هەولێر قومارخانە زیادی کردووە، سنتەری مەساج زیادی کردووە. هەموو ئەمانە لەگەڵ بنەمای ئەخلاقی و ڕەوشتی هەولێرە یەک ناگرێتەوە. ئەبێ بە یاسا هەموو ئەمانە ڕێکخرێت و ئیشی لەسەر کۆتاپامت بە کورتی بۆ دەنگدەران. بەڵێ، داوا لە دەنگدەرانی بازنەی هەولێر دەکەین متمانە ببەخشن بە کۆمەڵی دادگەری کوردستان و کاندیدەکانی کۆمەڵی دادگەری کوردستان بە کاندیدی ژمارە 3 بۆ ئەوەی بەرنامەکەی کە خزمەت بە ژین و دینی خەڵکەکات بتوانێت جێبەجێ بکات. سپاس دەکەین قوبلێخان بە هیوای سەرکەوتن. سپاس بۆ ئەوە کە بینەرمان بوون بە هیوای سەلامەتی خواتان لەگەڵ.